بەفربارینی چەند ڕۆژی ڕابردوو لە ڕۆژهەڵاتی کوردستان دەوامی قوتابخانەکانی ڕاگرت و ڕێگەوبانەکانی ئەو ناوچانەی بەڕووی هاتوچۆکەراندا داخست. بە پێی زانیاریەکانی پێیام ڕێگەی نێوان هەریەک لە پیرانشەهر نەغەدە، پیرانشەهر سەردەشت بەهۆی بەفربارینەوە نزیکەی 48 کاتژمێر داخرا. لە ئاوایی ملەی قەرەنی سەر بە شاری سەقس کامێرەمانی پەیام دیمەنی ئەو بەفرە زۆرە دەگوازێتەوە کە لە 2 ڕۆژی ڕابردوودا باریوە. هەر وەک دانیشتوانی ئاواییەکە بە بارینی ئەو بەفرە زۆرە خۆشحاڵن و بەمایی خێر و بەرەکەتی دەزانن. ئەمساڵ لە ئاوایی مەڵقەرەنی سەر بە شاری سەقس بەفر زۆر باریوە و لەخوا بەزیا بێ زۆر چاکە بۆ کەشاوەرزی بۆ دامداری زۆر خۆشحاڵین کە ئەمساڵ بەفر زۆر بۆ و ئیشتەڵڵا وشکە ساڵی نامێنێ و ئەگەر بەفر ببارێ قازانی زۆرە بۆ کەشاوەرزی بۆ هەموو کەسێ و هەوا پاکە کاتەوە تەمیسیەکە لەخوا بەزیاوە زۆر چاکە وەڕازین ئەمساڵەکە. لە ئەوڵی زمستان و کولێن هەر ڕۆژنە ڕۆژێ 200 ڕۆژکردی هەر بەفر باریوە و جارجار زادەمان گیراوە جارجار زادە بازەکەن و تۆزە ئیداری ڕاوشتە کەمتر دێن خۆشتەکەین لەوانی ژەگەر ڕەسیدەجیکەن بۆ زادەمان زاری وای 2 ڕۆژ 3 ڕۆژ لە گیرێ بەوەشی کە بە سەقز زۆر نزیکە وە لە ڕەسیدەجی کەم پێکرێ ئەوە تا پایز و هەرە بارێ ڕۆژنایی دڵمانیە هەر بۆ بەهارەکەی خۆشە بێ ئەو باشە بۆ گەنم باشە بۆ هەموو شتێ باش. بەفر شتێکە کە بۆ ئاو بۆ کەشاوەرزی بۆ هەموو شتێ نەفعی زۆرە. ماشەڵڵا ئەم ساڵیش بەفرێکی زۆر باریوە دروستە سەختیشی بووە ڕێگامان لێ گیراوە سەرمامان بووە مناڵمان نەخۆش کەوتووە فقط دوای ئەو هەمووشتانە بەڕاستی بەفر ناتوانانی بڵێ خراپە عشێ بڵێ چاکە چون جارێ زەخیرەیەکە بۆ ئاوەکەی بەهارمان بۆ کوێستانی بەهارمان زۆر خۆشە ئەوە لە قەدیمۆتیوانە ئەم ساڵ زستانمان سەختە و بەهار کوێستانمان خۆشە بێت هەروایشە بەفر بەغێرە قازاند من هیچ زەریرێکی لێ نابین. بەهۆی ئەوەی بارینی بەفر ئاستەنگی هاتوچۆی بۆ دانیشتوانی ئەو ئاواییە دروست کرد بۆیە داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان خێراتر بە دەمیانەوە بێن و کار بۆ پاکردنەوەی ڕێگەوبانەکان بکەن. جێگەی ئاماژێ ئەم شەپۆلی بەفرەی لە چەند ڕۆژی ڕابردوودا خۆرهەڵاتی کوردستانی گرتەوە بەشێک بوو لەو شەپۆلی سارد و سەرمایەی زۆرینەی ناوچەکانی کوردستانی گرتووەتەوە بەهۆیەوە پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو دابەزین لە چەند ناوچەش ڕێگەوبانەکان داخران.